هەردوو لیژنەی دارایی و یاسایی پارلەمانی کوردستان لەسەر پرۆژە یاسای چاکسازی لە خانەنشینی موچە و ئیمتیازاتەکان کۆبوونەوە و بڕیاریشە لە ئایندەیەکی نزیکدا پرۆژەکە پەسەند بکرێت. سەرۆکی لیژنەی دارایی و ئابووری پەرلەمانی کوردستانیش ڕای دەگەێنێت پرۆژەکە خاڵی زۆر باشی تێدایە و ڕێکەوتن لەسەر ئەوەی هیچ فەرمانبەرێکی شارستانی لە کاتی خانەنشینبوونیدا موچەکەی لە 400,000 کەمتر نەبێت. دوای دوو جار دانیشتن و گفتوگۆیەکی تێروتەسەل راپۆرتی خۆمان ئامادە کرد، بەرزی دەکەینەوە بۆ سەرۆکایەتی پەرلەمان بۆی لە ڕۆژی چوارشەممە هەوڵ بدەین پەسەندی بکەین. خاڵی زۆر باشی تیان پرۆژەی چاکسازیە. یەکێک لەو خاڵانە هیوادارین لە پەرلەمانە دەنگ بێنێ فەرمانبەرانی شارستانی هیچ خانەنشینێک لە 400,000 دینار کەمتر وەرنەگرێت لە مەودوعە. ماوەی 3 ساڵە حکوومەتی هەرێم بە نایاسایی موچەی فەرمانبەران پاشەکەوت دەکات، ئەمەش کاریگەری خراپی کردوتە سەر ژیانیان. جێگیری سەرۆکی لیژنەی داراییش ئاماژە بەواکات بە پێی پرۆژەی چاکسازی ئەبێت حکوومەت سیستەمی پاشەکەوتی موچە هەڵبگرێت. بۆبوونەوەکە 4 خاڵی سەرەکی بوو، لە 3 خاڵیان ناویستی ئەمە بە تەواتی تەحقیق بوو کە بریتیە لەمانە. خاڵی یەکەم ئەوەیە کە سیستەمی پاشەکەوت لەگەڵ جێبەجێکردنی ئەم یاسایە هەڵگیرێت، ئەمە لای ئێمە زۆر گرنگ بوو. خاڵی دووەم کە زۆر گرنگە ئەوەیە کە هیچ خانەنشینێکی مەدەنی لە 400,000 کەمتر وەرنەگرێت، ئەمیش تحقیق بوو. خاڵی سێمی کە قەلەقیەک لای سەرجەم فەرمانبەران هەبوو ئەوەیە کە بە قانون لە پەرلەمانەوە بەشێک لە دەرماڵەکانیان کەم بکرێتەوە. پەرلەمانی کوردستان دەستکاری هیچ دەرماڵەیەکی حکومەت ناکات. پێشتر ناڕەزایەتی زۆر لەلایەن هاوڵاتیان و ڕێکخراوە مەدەنیەکان لەسەر بڕگەی خانەنشینی پلە باڵەکان دروست بوو. ئەندامێکی لیژنەی دارایی پەرلەمانی ژەڵێت ئەم جارە 2 بژاردە هەیە بۆ خانەنشینی پلە باڵەکان. خانەنشینی پلە تایبەت وەکو باسمان کرد لەسەر ئەوە ڕێکەوتین وەکو هەردوو لیژنەی هاوبەش کە اختیاری 15 ساڵ تەمەن و 50 ساڵ تەمەن و 15 ساڵ خزمەت ئەوە اختیارێک بێ و دوای ئەوەی کە تەمەنی نەگەیشتە 15 ساڵ خزمەت و 50 ساڵ تەمەن ئەوە بە ڕێژێکی تر ڕێیەکی تر هەبوو کە بە ڕێژێکی تر خانشیانی بە دوو ڕێی کۆتایی پێهات و ئەمێنێتەوە هۆڵی پەرلەمان کە یەک لای بکرێتەوە. پرۆژە یاسای چاکسازی لە خانەنشینی و موچە و ئیمتیازاتەکان لە 20 مادە پێک هاتووە. پێشتر پرۆژەکە لە کۆتایی مانگی 2 ئەمساڵ لە پەرلەمانی کوردستان پەسەند کرا، بەڵام بەهۆی ناڕەزایەتی لەسەر بڕگەی خانەنشینی پلە باڵەکان گەڕایەوە پەرلەمانی کوردستان و نەچووە بواری جێبەجێکردنەوە. وا بڕیاریشە پەرلەمانی کوردستان لە ئایندەیەکی نزیکدا جارێکی دیکە پرۆژەکە بە دەستکاری کراوی پەسەند بکات.